زۆر بەداخەوە دیارە نزیکەی 20 ڕۆژ پێشی ئێستا سێ گەریلا لەلایەن پارتیەوە لە ناوچەی خەلیفان دەستگیر کراون و بێسەر و شوێن کراون لە ئێستادا کە خانەوادەکانیان خانەوادەی دوو لەو گەریلایەنە کە لە سلێمانی نیشتەجێن بە دوواداچوونیان کردیە بۆ پرسی ئەم دوو گەریلایە کە بۆچی بێسەر و شوێنن. دیارە لەلایەن پاراستنی پارتیەوە هەڕەشەیان لێکراوە و هەڕەشەی زیندانیکردن و سزادانیان لێکراوە و خانەوادەی یەکێشتر لەم گەریلایەنە کە نیشتەجێی کوردستانی سووریان بە هەمان شێوە بۆ سۆراغی کوڕەکەیان دیارە ویستویانە بێنە هەولێر و بێنە کوردستانی باشوور دیسانەوە لەلایەن پارتیەوە بەداخەوە ڕێگریان لێکراوە. لە ڕاستیدا بەلامانەوە سیر نییە کاتێک کە دەبیستین سێ گەریلا لەلایەن پارتیەوە یان لەلایەن دەسەڵاتی باڵادەستی کوردیەوە بێسەر و شوێن کراون، چونکە ئەمە پیشەی یەکەم جاریان نییە و پێما وایە بەهۆی ئەم سیاسەتەی چەند ساڵی ڕابردویان ئەوە دەسەلمێنێ ئەم جۆرە لە شێوازی سیاسەتکردنیشیان هەر بەردەوام دەبێتن. حزبێک کە سیاسەتی بەم شێوەیە بێتن کەوا خیانەتی سیوێکی ئاب بەدەستکەوت بزانێ، حزبێک کە هێنانی دەبابەی دوژمن بەرامبەر بە دەسەڵاتێک یاخود حزبێکی تری سیاسی لە کوردستانی باشوور بەدەستکەوت و بە شانازی بزانی، زۆر ئاساییە دژایەتی کۆمەڵە گەریلا بکاتن کە بەڕەئی پارتی شوێنی سیاسەتی یاخود پانتایی دەسەڵاتی ئەوان کوردستانی باشوور نییە، بەڵکو بەڕەئی پارتی گەریلا و پەکەکەوت حزبی دیموکرات و ئەوانە شوێنی سیاسەتکردنیان کوردستانی ڕۆژهەڵات و سووریا و باکوورە. بۆیە بەڕاستی ئەمە چاوەڕوان کراوە لە حزبی باڵادەستی پارتی. یعنی کاتێک کە دەڵێن پارتی سێ گەریلای بێسەر شوێن کردیە حاڵەتێکی ئاساییە بەلامانەوە، یعنی ئاساییە بەو مانایە پێمان سیر نییە، تووشی سەرسوڕمانمان ناکە، چونکە ئەوە بەشێکە لە سیاسەتی ئەوان چاوساغیکردن لە بۆ وڵاتانی بێگانە لە بۆ هێزەکانی دوژمن. یعنی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بینیمان کاک موسا ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی دیموکرات لە ناو پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێر لە هوتێڵێک تیرۆر کرا. جا بەڕاستی قسەکە ئەسلی بابەتەکە ئەوەیە، پارتی بۆ ئەوە دەکات، پارتی بۆ مانەوەی دەسەڵاتی خۆی و سەرکوتکردنی هێزەکانی تر لە هەرێمی کوردستان هەموو شتێک دەکاتن. ئەمە نەک ئەم شێوازە لە سیاسەتکردن نەک بەرامبەر بە گەریلایەک بە پەکەکەیەک بە پێشمەرگەیەکی حزبی دیموکرات بۆ پارتی ئاساییە. ئێمە دەبینین لە ئێستادا سێ ڕۆژ تێپەڕیوە بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس وەداد حوسێن کە ماوەی 5 ساڵ بەسەر تیرۆرکردنەکەیدا تێپەڕێەوە تاوەکو ئێستا بکەران و تاوانباران و بکوژانی سەردەش عوسمان وەداد حوسێن هەتا ئێستا دەستگیر نەکراون. یعنی ئەوە بەشێکە لە سیاسەتی پارتی سەرکوتکردنی هەموو ئەوانەی ناڕەزایەتیان بەرامبەری هەیە. دیارە پێویستە هەموو پارتە کوردیەکان بە پارتی دموکراتی کوردستانیشەوە، یعنی هەمومان یەک دەنگ بین، یەک ڕەنگ بین و ڕێز لە هەر تاکێکی کوردی بگرین لەو پەڕی دنیا. سەبارەت بۆ بابەتی کە جەنابەت باس کرد پێویستە پارتی دیموکراتی کوردستانی ڕۆڵی خۆی ببینێ وەکو یەکەمی هێزی سیاسی هەرێمی کوردستان بتوانێت ژیانی ئەو کەسانە پارێزراو بکە بە ئەمانەتەوە کەسانت تەسلیمی کەسوکاریان بکاتەوە، چارە نووسیان بەنادیاری نەمێنێتەوە و وەکو ئینسانێک مامەڵەیان لەگەڵدا بکات و بە یاسا ئەو کەسانە تەسلیمی کەسوکاریان بکرێنەوە. خۆی ئەو کەسانی کە دەژیرێن پێویستە ئەو کەسانە بدرێنە دادگا، دۆسییان بۆ بکرێتەوە، لە ڕێگەی دادگاوە دۆسیەکانیان لێکلایی بکرێتەوە بە شێوەیەکی ئینسانی قانونی کە بگونجێ لەگەڵ مافەکانی مرۆڤ و لەگەڵ قانونی دەولی و ئینسانی. زۆر بەکەمی پەنایان بۆ یاسا بردو بەداخەوە. ئێستاش زیندانیانی شەڕی ناوخۆ باز دەکرێت ماونەتەوە چارە نووسیان نادیارەوە هیوادارین ئەو مەرحەلە تێپەڕێ و گەلی کورد بتوانێت بە مافەکانی خۆی بگە هەنگاوی باشتر بەرێتەوە پێشەوە نەگەڕێتەوە بە دواوە پێشەلی مافەکانی مرۆڤ و سەروەری یاسا نەکرێ، چیتر خەڵک بریندار نەکرێ، ژیانی خەڵک بە چارە نووسی نەمێنێتەوە. پێویستە لێرەوە کار بکەن بۆ سەروەری یاسا و چەسپاندنی سەروەری یاسا لە هەرێمی کوردستان. هەر مامەڵەکردنێکی نایاسایی، هەر گرتنی هەر کەسێک و تەسلیم نەکردنی یان شاردنەوەی هەر بابەتێکی ڕاستی یان ڕێز نەگرتن لە سەروەری یاسا لایەن هەر پارتێکەوە بێ بۆ خۆی پێشکردنی یاسای و نەگونجانە لەگەڵ پرینسیپەکانی یاسا و مافەکانی مرۆڤ. دەبواە دەنجی هەبێ لەبەرەوەی تورکیا بە ئاشکرا تەعەدا لە خاچی هەرێمی کوردستان و لە سەروەری خاچی عێراق و هەرێمی کوردستان و تەنانەت لە خەڵکەکەشی و لە ژینگەکەشی دەکات. فێکی ناخۆشە بۆ پارتی بۆ هەموو گەلی کوردستان، بۆ مەسەلەی نەتەوایەتی شتێکی خراپە باش نییە. پێویستە
دۆسیانە بە شێوەیەکی قانونی مامەڵەی لەگەڵدا بکرێت نەک بە نادیاری ببینێتەوە لە 2000 لەبەردەستی پارتی دیموکراتی کوردستان بێ بێگومان ئەو لێ بەرپرس دەبێت.